ناوم عەبدوڕەزاق مامەندیە دانیشتووی داری سەربەخۆی سۆرانم ماوەی زیاتر لە مانگێک کە دەستمان بە پیشەکی کۆن کردیە نوێمان کردەوە بە شێوازێکی نوێتر و هەم بە شێوازە کۆنەکە ئیشەکەین و هەم بە شێوازی نوێ شێوازە نوێیەکە دەستگایەکی هایدرۆلیچیە خشتی قۆڕ بە شێوازی پرێز دروستەکەین شێوازە کۆنەکە ئەوەیە کە لە پشتمان ئێستا کرێکارەکان ئیشەکەن وەکو ئیسراعەتیان دایتە دەستگایەکەیان ڕاگرتیە چەند هەلێکی کارمان الحەمدولیلا ڕەخساندیە لەو کارگە بچووکەی کە نزیکی تقریبا 7 کەس هەتا 10 کەس ئەتوانن لێرانە ئیش بکەن و خواستی خانووی قڕ بەرەو گەڕانەوەیە بە تایبەتی شوێنە گەشتیاریەکان لەبەرەوەی خشتی قڕ جیاوازە لەگەر بلوک هەم تەندروستە هەم جوانە هەم شێوازەکی خۆش و تەندروستی هەیە لە بۆ نیشتەجێ و لە بۆ شوێنە گەشتیاریەکان جگە لە جوانی جیاوازی لەگەر بلۆکی جیاوازی تەندروستیەکانە ساردی و گەرمیە خشتی قڕ هاوینان فێنکە زستانان گەرمە بە پێچەوانەوە و جگە لەوەی سیمایەکی جوانیش بە ناوچەکە بەخشی لەبەرەوەی ناوچەکەمان ناوچەیەکی گەشتیاری و کەلەپوری شوێنەواریشی زۆرە و لە داهاتوو ئەتوانین کوالیتی ئەو خشتەی بەرز بکەینەوە ئینشاءڵڵا وای لێ بکەینە بتوانین لە بۆ نۆژەنکردنەوەی شوێنە کەلەپوری شوێنەواریەکان بەکاری بینین بەڵێ وەکو مانەوە مەبەست لە تەمەنی خشتەکەیە خشت تەمەنی زۆرت خشت تەمەنی بە سەدان ساڵ و بگرە بە هەزاران ساڵە ئەگەر بیپارێزی لە بەرکەوتنی ڕاستەوخۆی باران تەمەنی زۆر درێژە و بەنسبەت بەرهەمی ڕۆژانەمان لە 400 هەتا 700 ئەتوانین لە ڕۆژێک دروستی بکەین قسەی کۆتایی ڤار دەیکات.